سڵاو من نیگا نووری خوێندکاری 12 دواناوەندی کۆلێژەکانی یونایتد ساینس لە کۆلێژی سلێمانی نمونەیی کچان توانیم پلەی پێنجەم بەدەست بێنم بە کۆنمرەی 688 و من زۆر شانازیەکەم کە توانیومە پەروەردەی دەستی ئەم کۆلێژانە بم. بەڕاستی ئەم پلەی کە ئێستا بەدەستمان هێناوە بەدەستم ناهێنا ئەگەر هاوکاری مامۆستاکانمان لەگەڵانە بووە. بەڕاستی زۆر بەختەوەرم کە ئاشنای تاک بەتاکی ئەو مامۆستا سەرکەوتوانە بووم کە ئاشنای ئەو کەسە سەرکەوتوو بە ڕێزانەی ناو کۆلێژ بووم. زۆر سوپاسی خێزانەکەمەکەم، بەڕاستی زۆر یارمەتیان ناین، زۆر بارودۆخەکان بۆ ڕەخسانین، زۆر گونجاو بوون. هەروەها من ئەمەوە بڵێم کە ئێمە وەکو پاڵەوانەکانی وڵاتەکەمان پێویستەکە هەوڵ بین بەردەوام کوردستانەکەمان بەرەو پێشەوە بەرین، چونکەم پلەی ئێستێمە بەدەستمان هێناوە. بەڕاستی مەسئولیاتێکە، بەڕاستی شتێکی وە ئاسان نییە. پێویستەکە ئێمە هەوڵ بین کە لە خزمەتی کوردستانە شیرینەکەمانە بەکاری بێنین. دووبارە سوپاسی هەمویانەکەم، زۆر هاوکارمان بوون. زۆر سوپاس.